بینەرانی ئازیزی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ، سڵاو ئەم کاتتان باش. بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لەم بەرنامەیە. ئازیزان، لێکدانەوەی هەواڵی ئەمجارەمان تەرخان کردووە بە بابەتێک لە ژێرناوی بژێوی کرێکاران لە سایەی قەیرانی کارەبادا. ئەم هاوینە بە گەرمایەکی بێوێنەوە دەستی پێکرد. خەڵک بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم گەرمادا ناچار بوون زۆر زیاتر کەڵک لە ئامێرە ساردکەرەوەکان وەربگرن. بەڵام سەرەڕای ئیدعای دەوڵەتی سێزدەهەم بۆ زیادکردنی توانایی بەرهەمهێنانی کارەبا و ئامادەی بۆ وەڵامدانەوەی زیادبوونی بەکارهێنانی کارەبا، ئێمە شاهدی پشتڕانی کارەبای بەربڵاو و درێژخایەن بووین لە زیاتر لە 15 ئوستان ناوەندەکانی بەرهەمهێنان و هۆکاری داخستنی ئیدارەکان بووین. بە وتەی بەرپرسانی وەزارەتی وزە، پشتڕانی کارەبا بەڕێکەوت ڕووی نەداوە و بەهۆی ناتەبایی نێوان بەرهەمهێنان و بەکارهێنانەوە بووە. بۆیە بەردەوامی پشتڕانی کارەبا کاتی نییە و بە دڵنیاییەوە درێژخایەن دەبێت. ئەمەش کاریگەری لەسەر ژیان و دامەزراندنی کرێکارانەوە دەبێت. ئازیزان، ئێمە لە بەرنامەی ئەمجارەماندا هاوڕێ ڕەشیدی ڕەزاقیمان لەگەڵا هەتا لە وەڵام بە پرسیارەکانی من ئەم بابەتە تاوتوێ بکەین. هاوڕێ ڕەشیدی عەزیز، سەرەتا بەخێرهاتن دەکەم بۆ بەرنامەی لێکدانەوەی هەواڵ. هاوڕێ ڕەشید، لە ساڵانی ڕابردوودا کارەبا پشتڕانمان هەبوو، بەڵام نەوەکو ئەم ساڵ. ساڵی 1403 کە لەسەر خواستی خامنەیی بە ساڵی بازدانی بەرهەمهێنان ناوزەد کرا، بۆچی هاتنە خوارەوەی بەرهەمهێنانی وزە؟ سپاس دەکەم بۆ بانگشتی من بۆم بەنامە و لێرەوە و سپاس و ڕێزم هەیە بۆ هاوکارانتان و هەروە بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ. با تەوەجێ بە تەنەوعی ئیقلیمی کە 4 جۆر ئاوهەوا لە ئێراندا هەیە، بەڵام لە چوارچێوەی جوگرافیای عالەمیدا ئێران بە وڵاتێکی وشک و گەرم ناسراوە. بەهۆی ئەو تایبەتمەندیەوە حکوومەت کە مەسئولی دابینکردنی ڕەفاه و نیازها و پێداویستیەکان و حەدەئەقەلهای ئەوەڵیەی ژیانی هاوڵاتیانە، دەبێ لە واقعدا حەساسیەتێکی تایبەتی هەبێت سەبارەت بە تەئمینی ئاو و کارەبای هاوڵاتیان. بەداخەوە پاش تێپەڕبوونی 45 ساڵ لە عمری ئەو حکوومەتە بەهۆی بایەخنەدان بە ڕەفاهی شارومەندان و گەشەیەکی پڕ و بتەوی وڵات، ساڵ لە دوای ساڵ دۆخ و وەزعی ئاو و کارەبا بەرەو خراپی چووگە و بەرەو خراپتر دەڕوا. بەوێری و بە جورئەتەوە دەڵێم، تەنیا 2 ساڵ پاش شەڕی ئێران و عێراق دابڕیانی کارەبا لە ئێراندا نەبوو. پاشان لە مانگی گەلاوێژی ساڵی 1369 تا ساڵی 87 چەندین بچرانی درێژماوەی کارەبا دەستی پێکرد بە بیانوهای جۆرواجۆر، وەکو نەبوونی گاز، دەرچوونی نیروگا لە مەدار، تەقینەوەی هێڵی ڕاگوێزانی کارەبا، مەسرەفی زۆری ڕەمز ئەرز و هێرشی سایبری و شتانی دیکە. و لە ساڵی 87 بۆلا بچرانی کارەبا بووە ڕەواڵێکی عادی. لە دەهەی 90، یعنی لە 1390 تا بگەینە 400، بە پێی بەرنامەی شەشمی تەوسعە یاسایەک دانرا کە بەرئەساسی ئەو یاسایە و بەهۆی زیادبوونی مەسرەفی ساڵیانە هەر ساڵ 5% بەرهەمهێنانی کارەبا زۆر بکرێت. بەڵام ئەو یاسایە
بە تەواوی نەچوە پێشەوە ئەولەویەتیەکانیان بۆ دانەنا و ئاعتبارێکیان لە اعتباری ئەو پرۆژەیە یانێ بۆ گەشەپێدانی سەنعەتی کارەبا لە شوێنێکی تر سەرد کرد تا لە ئاکامدا ناڕێکی لە ترازی تەولید و مەسرەف کەڵەکەی کرا و ئێستا مەسرەف گەیشتووەتە بە 90,000 مێگابات لە حاڵێکدا بەرهەمهێنان 77,000 مێگاباتە یعنی 13,000 مێگابات ترازی منفی هەیە نابەرابەری هەیە بێ ئەوەی 1 کیلووات بۆ وڵاتێکی دیکەی سادر بکرێت تقریبا 5 مانگ لەمە پێش وەزیری نیرو دەیگوت لە ڕێگەی تورکیا یونان و بلغارستان کارەبا ڕەوانەی ئوروپا دەکەین یعنی ئەفرۆشین بە ئوروپا کە هەمووی درۆ بوو و ئێستا ئێران خۆی لە ئازەربایجان و تورکمەنستان کارەبا وەردەگرێت ئەگەر کۆماری ئیسلامی بیەوێ ئەو ترازە منفیە ڕاستە بکاتەوە دەبێ مانگێک 2 ملیارد دلار یعنی بەرامبەر بە داهاتی نەوت سەرد بکات و ئەوە گونجاو نییە بۆ حکوومەت چۆن پارەی نییە مفلسە بۆیە ڕێگایك جگە لە خاموشی و داکوژاوی کارەبای خەڵک شتێک بۆ خۆی نابێنێتەوە لە لایەکی دیکەوە مەترسی ئاعترازی خەڵک بەروکی پێگرتووە و بۆ ئەوەی لەباری قورسایی بەسەر شانی خەڵک کەم کاتەوە ئەو فشاری نەبوونی کارەبا و خاموشی کارەبا لە ئەمەڵدا چاوپۆشی دەکات لە جەهشی تەولید ئەو شتێکە خامنەی ئیمساڵ تەوسیە کردبووە شێ تەولید جەهش پەیاڵ بکات و گەشە بکات و بڕاتە پێشەوە چی و جۆرشتانە و بۆ ڕۆژێ یا 2 ڕۆژ لە حوتەتە کارخانە و شوێنی بەرهەمهێنان بێبەش دەکات لە کارەبا زەرورزیانی ئەوەش بە ئامار و ڕقم دەرچووگەوە دیاری کراوە کە هەر ساڵ بەشی پیشەسازی و بەرهەمهێنان 6 تا 8 ملیارد دلار تووشی زەرەر دەکات لە دواییدا ئەوە بڵێم سەهمی مەسرەفی ناوماڵی لە ئێراندا حدودی 100 تراباتە یعنی 31% کولی کارەبای تەولیدی لە وڵاتدا و ئەوە ڕقمێکی معمول و تەبیعیە یعنی نسبەت بە وڵاتانی دیکە اعتیادیە ئەوە نییە بژین مەسرەف لەسەرەوە هەیە لە وڵاتانێک وەکو ئەڵمان تورکیا و حتا ئوروپا 35% زۆرتر لە ئێران مەسرەف دەکەن ئەگەر حکوومەت دەڵێ مەسروفی خەڵک زۆرە حقیقەتی نییە بەس ئەو قسە بۆ شاردەوەی ناکارامەدی خۆیەتی و خەڵک تاوانبار نین لە واقعدا ئێرا حکوومەتە کە تاوانبارە هەڕە ڕەشید جگە لە شێوی ڕووناکی ماڵەکان خاموشی چ کاریگەریەکی لەسەر دامەزراندن و بژێوی کرێکاران هەیە بە بڕوای کارناسەکان کەمی کارەبا و خاموشی 1 یان 2 ڕۆژ لە حوتەدا لە شوێنی بەرهەمهێنان نزیک بە 100,000 ملیارد تمەن زەرەر دەگەێنێت بە ئابووری وڵات ئەو ڕقەمە بەسەر تەولیدی ناخالسی ناوخۆیی ئاسەواری هەیە تەئسیر دانێ و دەبێتە هۆی تەوەڕۆم لە لایەکی دیکەوە بەهۆی کەم و کەمبوونەوەی مەحسوڵ یعنی بەرهەمی معامل و کارخانەکان عەرزە کەم دەبێت ئەوەندە کالا و ئەژناس واردی بازار نابێ در نەتیجە بایی کالا بەرز دەبێتەوە هەروەها بەپێ
کەمەوبوونی سادراتی کالا دەرامەدی ئەرزی کەم دەبێتەوە و بای دولار دەڕواتە سەر و ئەویش بێتە هۆی گرانبوونی کالا و شتومەک. بە تایبەت ئیسا کە خاموشی گەیشتووە بە مەراکزی تەولید و تەولیدی دەوا و دەرمان جگە لە گەرانی دەوا بە تایبەت سڵامەتی خەڵک بە تایبەت خەڵکی کەم داهات دەخاتە مەترسیەوە. لێرەشدا مەوزوعی ئەساسی دەسمەز و داهاتی کرێکارە بە خاموشی کارەبا لە معمەلەکان و کارخانەکاندا. هەروەها هەمومان دەزانین زۆربەی هەرە زۆری کرێکاران ڕسمی نین، یام پەیمانین یام بە ڕۆژانە کرێ وەردەگرن، ڕۆژمزن. کاتێک شوێنی کار چەند ڕۆژ زیاتر لە تەعتیڵاتی ڕسمی بەهۆی نەبوونی کارەبا وستانی تەولید هەبوو، ئەوەڵین کەس کە زەرە دەبینێت کرێکارە و داهاتی دادەبەزێت. اینجا ئەگەر بەخت یاری بێت و کە ئیخراج و بێکاریش نەکرێت. لێرێدا بێجێگان نییە وەزعیەتی کرێکار لە ناو ماڵ بخەینە بەر چاو. خاموشی درێژماوەی کارەبای ناوماڵ جگە لە مشکلاتی گەرمایی بۆ سڵامەتی ئەندامانی بنەماڵە یام منداڵ و نەخۆش، فاسد بوونەوەی خۆراک و خواردنیشی هەیە، چۆن سەلاجە و ئەو شتانە ئیش ناکە معلومە خواردەمەنی و ئەو جۆرشتانە فاسدەوێتەوە لە ناو سەلاجە و ئەوە جێگای مەترسی بوو سڵامەتی بنەماڵەز، بە تایبەت بنەماڵەی مەحروم و کەم داهات بە ئیمکاناتی کەمەوە وەکو کرێکار. بەوەها گەڕاندنەوەیک دەردەکەوێت ئاسەواری خاموشی کارەبا چەق قورساییەکی بەسەرشان کرێکارەوە هەیە، بێکاری، گرانی، کەمبوونەوەی داهات، مەترسی نەخۆشی، عەزابی گەرما، هەمووی ئەمانە بەستەیەکی کادوکراو بۆ کرێکارە لەلایەن حکوومەتەوە. حکوومەتێک کە پاش 45 ساڵ یعنی 45 ساڵ حکمڕانی و ئیدعا ناتوانێت سامانێک بدا بەو زەرورەتە حیاتیە کە وجودی هەیە لە ناو کۆمەڵگادا. هەروە ڕەشید، ئایا حکوومەت پلانی هەیە بۆ چارەسەرکردنی کەمی لە حاڵەتی پشتگوێ خستندا؟ پێت وایە خەڵک چۆن کاردانەوەیان دەبێت؟ وەبیری خۆم دێنمەوە لە مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردوو وەزیری نیرو باسی لە 180 پرۆژە و هەنگاونانی ئەمەڵی و ڕابردی دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوە بە گەرما لە هاوێنی ئیمساڵدا. بەو مەبەستە کەم و کۆڕی ڕەف بکرێت و خاموشی نەمێنێت. باسی دەکرد کە بە هاوئاهەنگی وەزارەتی سەنعەت و مەعدەن نیروگای حرارەتی 9000 میگاواتی ساز دەکەن و هەروەها کارفەرمایانی پیشەسازی هەن دەدەن بۆ دامەزرانی 1000 میگابات کارەبای هەتاوی، یان 1870 میگاواتی مولدەی پیشەسازیەکان، ئەوەی کە خصوصیە لە معمەلەکان خۆیان هەیانەتی دەخەنە نێو مەداری گشتی کارەبا. بەڵام بە پێچەوادا ئەو ساڵ خاموشی زۆرتر لە ساڵانی پێشوو بوو. ئەلبەتە لە بیرمان نەچێت لە دەورەی ڕئیسی زۆرتر لە هەموو دەورێک درۆدرێژی باب بوو تا کەموکۆڕیەکان چکۆلا و زێهنی بافیەکان گەورە و واقعی نیشانی بدەن و نیشان بدرێت. واقعیت ئەوەیە بنا بە وتەی ڕئیسی کۆمیسیۆنی پیشەسازی ژووری ئێران لە بدایەتی دەهەی نەوە تا ئیستا کە ئەبێتە ئەوە 13 ساڵ تەنیا لە 10% ژێرساختی نیروگاکان سەرمایە گوزاری کراوە و
ئەگەر ئیستایش نیروگایك حتا ساز بکرێت چونکە پارە بۆ دابین کردنی هێڵی گواستنەوە و دابشکردنی کارەبا نیە بە تاکید مشکلی کارەبا حل ناکرێت بۆیە تەنیا ڕێگا حلێک کە بۆ حکوومەت ماوەتەوە ئەوەیە بەدانی ڕشوە و پاداش و بە قەوڵی خۆیان مدیریەتی مەسرف کە عیبارەتە لەوە چۆن خاموشیەکان دابشکەن خەڵکان بدەن خاموشی کارەبا وەربگرن و دەنگی ئێعتراز بەرز نەکەنەوە ئەگەر پار و پێرار دەوڵەتی ڕئیسی هەوڵدا خاموشی ماڵان کەم بکاتەوە و بە جێگای ئەوە بێکارەباییدا سەفێنێت بەسەر پیشەسازیەکاندا ئەو ئەقدامەی ڕئیسی بەرهەم و ئاکامی تەجەموعی ئێعترازی خەڵکی 10,000 کەسی شارۆچکەی واوانی ئیسلام شەهر بوو واوانی ئیسلام شەهر کە لە حاشیەی شاری تارانە قەراری گرتووە کە بە ئێعتراز بە خاموشی کارەبا دەنگی مەرگ بۆ خامنەئی و نە لەبنان نە غەزە جانم فدایە ئیرانیان بەرز کردەوە تا ئەو جێگا من تێدەگەم لەو بڕوایەدا بەهۆی بەربڵاوی خاموشی بەرق لە هاوینی ئەو ساڵدا واکوونش و کاردانەوەی خەڵک و خەڵکی معتەرز بەرچاو دەبێت هەروەها لە ڕۆژی یەکشەممەدا شاهدی ئێعتراز لە ڕۆژهەڵاتی تاران و چەند شار لە ئۆستانی گولستان و کازرونی شیراز بووین بەڵام لە بیرمان نەچێت ئێعترازهایەک سەرکەوتوو دەبن کە یەکگردوو و سازماندرا و خاوەن ڕەهبەریەت بن و چۆن ئێمە کرێکار هیچ چەشنە ئیمتیازێک ناتوانین وەربگرین جگە لە ڕێگای مبارزەوە دەبێ ئەو شێوە مبارزە هەڵقە ئاوێزی گوێمان بکەین کە بەو چەشنەس داوخوازیەکانمان تەحمیل دەکرێت بە حکوومەت و ئەتوانین بە بەشێک لە خاستەکانمان بگەین ئەوە ڕێگای ئێمەس بۆ گەیشتن بە ئامانجووەواتەکانمان هەوڕێ ڕەشید یازی زۆر سپاس کە وەڵامت بە پرسیارەکانی مندایەوە منی تر پرسیارێکم نییە ئەگەر خۆتان لە کۆتاییە پەیامێک یان قسەیەکی ترتان هەبێت فەرموون زۆر سپاسەکەم هاوڕارە زوو هیوادارم ئێوە بە ساغ و سڵامەت بژین و بینەرانی خۆشەویست سەرەفراز و شادکان بن هەموو کاتێک زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویستی لێکدانەوەی هەواڵ لێرە داهاتی نەکۆتایی ئەم بەرنامەیە هیوادارم کە بۆتان بەسوود بوو بێت تا ئەڵقەیەکی تر و پێگەیشتنەوەیەکی تر ماڵەوە هەر بژین بە ژیانێکی پڕ لە بەختەوەری